ئەو مۆبایلە خاوەن دووشانەی فیزیکی هەستێت یاخود شەفتی تایبەت بە یاریکردنە کە 1,500,000 جار تاقیکردنەوەی بۆ کراوە خاوەن پرۆسەرێکی ئاسبەرزەوە بۆ کۆمەڵێک تایبەتمەندیتری ناوازە لەگەڵمان بن. سلاوی خۆی گەورەتان لەبێت من مەنسوور باسم لە تێک پلەسەوە لەگەڵتانم سوپاس بۆ خدای گەورە لە ڤیدیۆیەکی تر پێتان شاد بوومەوە پێشەوەی بچینە ناو ڤیدیۆکە کە تکایە سەبسکرایب چەنەڵەکەتان لەبیر نەچێت و لایک و شێری ڤیدیۆکانمان بکەن بۆ ئەوەی زۆرترین کەس سوودی لێوەرگرێت و زەنگوڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی لە کاتی دانانی هەر ڤیدیۆیەکی نوێ ئاگانامەی چەنەڵەکەتان پێ بگات. لە ڤیدیۆ ئەمڕۆماندا باز لە گشت تایبەتمەندیەکانی مۆبایلی ڕەدمی کەیچلی گەیمینگ دەکەین کە تایبەتە بە یاریکردن سەرەتاش لەکردنەوەی پاکەتی مۆبایلەکە دەست پێ دەکەین. ئەم مۆبایلە بەکاربەری پرۆسەری دایمەنیستی 1200 G5 کۆمپانیای میدیاتێکە بناغە کراوە لەسەر 6 نانۆمەتر هەژناوەچی بە بەرزبوونەوەی فرێکوێنسی تاوەکو 3.0 GHz و یەکەی ڕێخەری گرافیکی ARM مالی G77 نۆناوەک بە چوستی 888 MHz. ڕۆنمای مۆبایلە بە قەبارەی 6.67 ئینچ لە جۆری OLED فلات دروستکراوە لەلایەن کۆمپانیای TCL پارێزراوە بە چینی گۆڕەلاگلاسینەوەی پێنجەم. توانای نوێبوونەوەی هەیە تا 120 هرتز بە تێکرای وەڵامدانەوەی سەر پەنجەی 480 هرتز بە ڕوونی Full HD+ هەبوونی 405 پیکسل هەر ئینجێکدا و پشتگیر لە HDR10+ و DCI-P3 دەکات و هەروەها دۆخی MEMC بۆ پاشترکردنی نەرمی جوولەی ڕوونمایەکە بە قوڵی ڕەنجی 10 بیت و ڕووناچی بەرز دەبێتەوە تاکو 1300 نیتس. و ئەم مۆبایلە لە یاری PUBG لە ئێستادا پشتگیری لە 6 FPS دەکاتەوە چاوەڕان دەکرێت لە نوێبوونەوەی چەند ڕۆژی داهاتوو یاری PUBG مۆبایل تایبەتمەندی 90 FPS پێ بگات. کامێرای سەرەکی ئەم مۆبایلە بە ڕوونی 64 مگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای OmniVision لە جۆری OVI 64B بە قەبارەی 1/2.0 ئینچ و قەبارەی پیکسلی 0.7 مایکرۆمەتر. هاوێنەکەی بە تەکنۆلۆژیای G5P1 دروستکراوە تا بە 1 شوشە و 5 دانە پلاستیک. کامێرای گۆشە فراوانە بە ڕوونی 8 مگاپیکسل، چرکانی وێنە بە گۆشەی 120 پلا، کامێرای ماکرۆ بە ڕوونی 2 مگاپیکسل، کامێرای پێشەوە بە ڕوونی 16 مگاپیکسل. ڤیدیۆگرتی کامێرای دواوە بۆ کۆتا ئاستی 4K و 30 فرێمە بە تەکنۆلۆژیای دژەلەرزینی ئەلکترۆنی EIS و بۆ سێلفی 1080p و 30 فرێمە. بریگەی کاتی ڕامی 6 گیگا و 8 گیگا و 12 گیگابایتە لە جۆری LPDDR4X چوستی بەرز دەکات و تاکو 4266 مێگا ترانسفێر لە هەر چرکەیەکدا. خاوەندارێتی لە تەکنۆلۆژیای ساتکەرەوەی ژووری هەڵمینی VC دەکات لەگەر ئایرۆسپیسی 3D بە قەبارەی 11540 میلیمەتر دووجا. پاتری ئەم مۆبایلە 5065 میلی ئەمپێرە لە مادەی لیسیۆم پۆلیمەر پشتگیری لە بارگاویکردنەوەی بەتەل دەکات بە هێزی 67 وات پشتیوانی لە پاوەڕ دیلیڤەرینەوەی سێم دەکات و لە توانایدا مۆبایلەکە بە 42 خولەک بە تەواوی بارگاوی بکاتەوە. دوانە بڵندگۆی ستریۆی بە پشتگیری لە هایڕیس و هایڕیسی وایرلس و دۆلبی ئاتمۆس و دروستکراوە لەلایەن کۆمپانیای JBL و خاوەندارەتی لێسیانە مایکرۆفۆن دەکات.
هەر لە نێو پاکەتەکەدا خاوەندارەتی لە ڕووکاری بەکارهێنەری MIUI 12.5 بنسینەکراو لەسەر ئەندرۆید 11 دەکات. مۆبایلەکە توانای بەرگەکردنی بۆ تۆز و ئاو هەیە بە پێوەری IP53. مۆبایلەکە خاوەندارەتی لە دوانەشانەی هەستیاری فیزیکی موگناتیزی دەکات کە ئەم دووشانەی لەلایەن کۆمپانیای ڕێدمی و 1,500,000 تاقیکردنەوەی بۆ کراوە بۆ کاتی یاریکردن. پشتگیری لە وایفای 6 و بلوتوزی 5.2 دەکات. تەنچە مۆبایلە 8.3 میلیمەترە و هەستەوەری پەنجەمە لە بەشی لاتەنیشتی جێگیر کراوە. کێشی 205 گرامە. ئەنجامی هەڵسەنگاندنەکانی لە پێگەی ئەنتوتو کە تایبەتە بە هەڵسەنگانی مۆبایلە هۆشمەندەکان 724,495 خاڵی بەدەستێناوە. مۆبایلەکە بە ڕەنگی ڕەش و سلڤەر و خۆڵەمێشی و زەردی ڕەنگی تایبەت بە بروسلی دروست کراوە. نرخی مۆبایلە بۆ ڕامی 12 بە 128 گیگابایت $399 ئەمریکیەوە. مۆبایلە لە پێشانگای فلاگشیپ ستۆر لە سلێمانی بەردەستە بۆ فرۆشتن و گەیاندنیان هەیە بۆ سەرجەم شارەکانی کوردستان.